على باش راح سوقين ئێمە لە گەیم یەکەم پلان و بەرنامەی نوێ تایبەت بە یانەی شێروانە هاتینە ناو یاریگاوە. گەیم یەکەم نەمانتوانی بە باشی دەرکەوین، پلانەکە وەک خۆی شوێنی خۆی نەگرت، بەڵام بە دواکەوتنمان لە گەیم یەکەم بە گۆڵێک و هاتنە دەرەوەمان بە گۆڵێکی یانەی شێروانەکە لە دوا بووین. گەیمی دوم پلانەکانمان گۆڕی، هەوڵماندا بە زوری ئەنجامەکە ڕاست بکەینەوە لە بەرژەوەندی خۆمان، ئەمانەوێ ئاست و ئەنجام باشتر بکەین لە یاریگای خۆمان. لە دەستدانی ئەو هەلانەی کە هەلی ئاسانمان بۆ هەڵکەوت یاریزانەکەمانمان مۆفەق نەبوون لەوەی هەلەکان بقۆزنەوە، ئەگەرنا ئەنجام یاریەکە جیاوازە بوو. ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئەو کەم و کڕیانەی ئەوڕۆ بەدیکرا لە تیپەکەمان لە یاریەکانی داهاتوو ڕاستی بکەینەوە، ئەنجامی باشتر و هەوڵ بدەین سێ خاڵی یاری لە هەموو ئەو یاریانی کە لە یاریگای خۆمانە بەدەستبێنین و ئاستیانەکەمان بەرەو پێشتر ببین. زۆر سپاس. دیارە شێروانە یەکێک لە یانە نایبەکانی کورسان لە ماوەی 10 بۆ 11 وەرزی ڕابردوو لە خولی نایە بووە و پلەی سێمی لە خۆناغی ساڵێکدا بەدەستێناوە. چواریاری ڕابردوو شێروانە لە ئاستی خواست و داواکاری نە ئیدارە بووە نەوەکو یاریزانە خۆشیان. بەڕاستی ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردوو کۆمەڵی گۆڕانکاریمان کرد، هێنانی ڕاهێنەرێکی نوێی ئاسبەرز لە ئاسی عێراق و گۆڵچێکی نوێ و گۆڕانکاری لە پێکاتە و ئامادەکاری زیاتر. یاری ئەمڕۆمان ئەتوانڕۆ ئێمە بۆ وەکو ئەوەی کە دامانە بۆ بردنەوە هاتبووین، شێوازی یاریەکە و هێرش بردن و هەوڵی زیاتری ئێمە بۆ ئەوە بوو کە ئەنجام یاریەکە بە لای خۆمانەوێ، بەڵام تیبی سۆرانش بە حکمی ئەوەی ئەمساڵ یەکەم ساڵ هاتوتە خولی نایەبەوە و یاری پێشوو لەگەڵ برایەتی دۆڕابوون. ئەتوانم بڵێم ئەم عاملی یاریگا و ئەو زەختەی لەسەریان بەکارهێنا گێمی دووەم تا ڕادێک ئەوان باش بوون، بەڵام وەکو هەلی باشمان بۆ دروست بوو، هەموو هەلەکان تەنها یەک سوودمان لێ بینی و ئەتوانم بڵێم ئێمە وەکو یانی شێروانە لەم قۆناغی داهاتوو یاریەکانی داهاتوو خۆمەمان ئامادە کرۆ بە شێوەیەکی زۆر باشتر لەوەی کە بتوانین هەم بە ئاست و بە ئەنجام و بە ڕیزمەندیش بگەینە قۆناغێکی باشتر. یاری ئەمڕۆژمان سەرەتایەکە بێ بۆ ئەنجامەکان بۆ یاریەکانی داهاتوو.